عزيزة عزيزة عزيزەکەم عزیزەکەم ئامادەکردنی فەرەیدون حەفتا غەریبی تۆم نەخۆشی تۆم بە گوشەی شاری بیمارت بەشتێکی خۆشتان بۆ بڵێم خوا بەرەخسە سەرتان نێشێنم خواهش دەکەم خۆشمانە دەگوزرێ کاکە سەنجەر ساڵەهای ساڵ مامۆستا عەلی مەردان لەوەتی کە سەورە بوو هەموو ساڵێک ترێک سەریەدام لە ئێرانە مەمنونیم نۆکەریم خزمەتچیم عەلی مەردان بەرزە زۆر بەرزە کورد قەزی نازانێ ئەمن خۆیەکانی خەمە سەر چاو باشە ئەمە مەرد و مەردانە ئەبە سەبا کاک جەلەر ئەمە تخوا و پێغەمبەر دائیما بڵاوی کەنەوە ئینشاءالله ئەو هونەرمەندانە هونەرمەند نەبادا بڵێم مەسەڵەن کابراگیری چوپوچ هونەرمەند ئەهاتن سەری منیانەدا هەرەت و هونەرمەندی ڕۆژێک لە ڕۆژان لە کرماشان محەممەد عارف جەزراوی حەسەن جەزراوی عەلیەت فەڕەنگی هاتن ویژدانیان گوتبیان لە ئەمن کە ئێمە لە ئەمنی ئێران منیش زمانێکم بوو زمانەکەم خۆش بوو زۆر جوان بوو زۆر 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 دایمەن لە خۆشی داوێ وەڵڵا ژن و مێردێک بووین پێنج شەش کلفەت و نۆکەرمان بوو وەڵڵاهی وەڵڵایە ئەوانە گوتبیان لە ئەمن ئێمە لە هیچ جێلێک نامێنین ئەبێ بچین لە حەسەن زیرەک ئەمە برام گوێ لێبێ ئەی برای کورد بۆیە هیوان بە کورد نییە محەممەد عارف جەزراوی لەگەڵ حەسەن جەزراوی لەگەڵ چەند نەفەر وەختێ واردی ماڵی ئێمە بوون من ماڵم نییە ماڵی برادەرە ماڵی عالەمە دائما حاضر بووم زاکاز بدەم ئەوە بێنن ئەمە بەرن وعدم زۆر جوان بوو زۆر 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 ئەمە ڕۆژێک کە محەممەد عارف جەزراوی ئەوانە ڕۆیشتن ئێران هەرچی جایزەیان دانێ چەندە گۆرانیان گوت پێیان بڵێن محەممەد عارف لیان نەدەگرت شریکیان لێ نەدەگرتن لەوە دەکرماشان ئەوەی کردم دووسێ ناوەرم لێگرتن حەوت سەعات گۆرانیان گوت لەسەر سەر و سەرچاوم حەوت سەعات شریکیان کرد ئەمە ڕۆژێک کە ڕۆیشتن ئەبوو بە ماشێنی کە لە تارانەوە دێت بۆم گرتن جەڕەیە ئاوم بۆ هەڵگرتن بەڕێم کردن لەسەر سەرم لەسەر چاوم مەلا بانگی نەرابوو کە من قەت نەر ناکەم ئینشەڵا چۆن دکتۆر بۆی نووسیوم ئەمە مەلا بانگدان مەجبور بووم ئەو برادەران بەڕێ کرد لە جاکی نوێش یاخوا خوا بە نوێژی بنووس خلاص من کوتم ئەڵڵا ئەوی دیاری بوو ئەوی سەوقات بوو وەڵڵاهی لە جیوەی کرماشانی لە سەماوەری نەوت ئەوەی کە پێم کرا سەوقاتم بۆ کردی ئەوە گلەیە برامان ئەوەی کە پێم کرا بۆم کڕین ئیلاهی ئەمن الحەمدولله رب العالمین بۆم کڕین مەلا بانگدان ماشێن هاتوو منیان بان بە تەلەفۆن بە منیان گوت میوانەکان خەبەرکە میوانەکانم بە هەزار دەر خەبەر کرد و ڕۆیشتن چووم جەڕەعاوم بەو دەمی بەیانێ بۆ پەیداکردن کە ئەم برادەرانە گەرمانە بێ تونیانە بێ با جەڕەی ئاویان زەڕێکی جوان 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 بە دڵی خۆم ئەو شتەی کە من خۆشم ئەوێ لە حیاتی خۆمە بۆم کڕین وەکو مەسەلەن وەکی عەبد سەبا یا میرزا کەریم یا مام جەلال کاک جەلال نابا بە مام جەلال نا کاک جەلال بەڕێم کردن زۆر شاد بوو هەرچی دەڕۆیشتن ئەوان دەستیان بای بای ئەکرد ئەمیش دەستم بای بای ئەکرد بەڕێم کردن پێم خۆش بوو خودایە ئەم برادەرانم ئەوا بەڕێ کرد یا ڕەبی زۆر شکر بەس نەبوو من بووم ئەم هەژدە شەوە خزمەتی ئەوانم کرد الحەمدولله یا ڕەبی
یا ربی خدا لعانی مستیشە هەمیشە هاوارەکەم خوا یەکە بەڵێ بەڕێم کرد ئەما زەمانێک میرزاکەریم پێ خۆش نییە ما تاوکەم ئەما زەمانێک کە بارزانی منی دعوت کرد بەڵێ کە من چوومە قەسر و ماکۆز گەڵاڵا ناوپردان ناوچۆمان دین و شێخی خەلان ئەمانە جایزەم وەرگرت واقعان کورد فقط لایەق بەخۆیەتی ئەوی جایزە بوو لطفی فەرموو کارم بەسەرەوە نییە بەجێ خۆی ئەمجار ئەگەر بەدبەختی من سواری شانم نەبووایە یعنی نگبەتی سواری شانم نەبووایە ئەگەر لە گەڵارە چوایەتمەوە هەموو ڕۆژێ جارێک من لە خانێ بوو چۆن کاک مەقسوود تاج سەری من ڕۆحی من دینی من دەستوری دەدا مەشوی بۆ بێن جار و بارە بۆ خۆم ڕۆژێ جارێ دوو ڕۆژ جارێ لە خانێ بوو بەدبەخت خدا لەوە بەدبەختترت کە ئینشەڵڵا 48,000 منت پێیە ئەرێ دوو دەماچەت پێ دەوەرەوە ئێران ناتمەوە چوومە بەغدا ئەو ڕۆژانەی کە عمەر و ئەنوەر شاین تاڵەبانیان گۆڕ بە گۆڕ کرد لەڵێم نا من درۆ ناکەم پێیان کوتم کە تۆ باوکم ئەوە نەپارەت نەوادە حازرە زارێ باخۆ بەکەی خۆی خواستکەدەی مەدەوارم پاکی نەکردەوە ئاغابی تەمەشای قسەی ڕابەمەکە ئەوی بەسەرم هات بێت دەڵم دوایی دەدە دڵم هەیە دوایی ئەم گۆرانیە ئەی هاوار من لە هیچان نەبووم 18 مانگ لە عێراق گیرام 6 مانگ لە گێر شکنجەی سازمانی ئەمنیەتی عێراقا یعنی تعذیب شکنجە یعنی تعذیب ئەوەی کە بەسەریان هێنام ئەوەی کە تعذیب بوو کردیانم آخری دانەوی کوڕێکی خانەقین پۆلیس بوو لەوێ کوتی ئەگەر هەرچتان لێ کردووە قەیناکەمە قبوڵم کردووە ئەگەر ئەوەی لێ بکەن من ئەمنە بە یەک ئادەم باشە ئەو خراپەی دەربارەی من کرد لە منی دا کوشتمی ڕۆژێک پێشتر مانگە پێشتر لێ هێنامەوە کەرکووک لە کەرکووک بریان مووسڵ بە قەراق هەولێری جوانە کە ڕۆیشتم ڕۆژایەکی خۆشم لێرە گوزەڕاندووە ئەی هاوار کوردی هەولێر کەسێ بە دەرەوە نییە لە حاڵی من بپرسێ کە تۆ کار چکارەی یا چی لێرە لەم ناو قەفەزەی پۆلیسخانە چیەکەی تەنیا نەفەرێک وەک خولەفیزە ئەنگرت بێت بە 18 پۆلیسەوە منیان ئەگرت ئەبرد ئەی هاوار لەو ماڕە بووم لەم ماڵە بووم لێرە بووم لەوێ بووم فایدەی نەبوو هەرچی تەمەشامە کرد ئەو ماڵانەی کە بوو تەمەشام دەکرامون پەنجەرەکانیان دار بوو ماڵەکانیان دار بوو قاپەکانیان دیار بوو ئەمما ئەی هاوار بە شەر نەبوو بڵێ حەسەن زیرەک بۆ شوێ بن باوکم بۆ من خولەفیزەم بەڵێ ئەمانە هەموو بەدبەختیە قەیناکە هەنامیانەوە 18 شەو لە سجنی کەرکووک بووم کەرکووک بۆ باوکم خۆب ئەیانەوێ پێشمەرگە ڕێنەگرن و حەسەن زیرەکمان لێنەستێنن ئافرین بۆ پێشمەرگە قوربانیان یاخوا کورد هەر ببێت ئێران یاخوا پایدار بێت ئێران یاخوا هەمیشە دایم پەرچەمی بڵند بێت بەرز بێت عەلەمی عەلەم یاخوا عەلەمی هەر بەرز بێت ئەگەر ئەوە نەبوو ئامادەکردنی فەرەیدون 75 تخوى لپاش مردني لسر قبر ماي قريا وزاري يا موتيا لپاش مردني